سڵاو کۆمەڵگەی بارزی ناحکومی خوددانی کتێبخانەیەکی دەوڵەمەندی پڕ لە کتێبە کەوا دەکات کەشێکی ئارام بە قوتابیەکانمان بدات و بتوانن بە ئارامی کتێبی دڵخوازی خۆیان بخوێننەوە. بابەتی چیرۆک وەکووانە دەخوێندرێت بۆ قوتابیە خۆشەویستەکانمان بۆ ئاستەکانی سەرەتایی کە تیایدا ئامانج لەوەدا ئاشنابوونی قوتابیەکانمانە بە کتێب و چیرۆک. ئامانج لە بوونی کتێبخانەیەکی لەو جۆرەدا وا لە قوتابی ئازیزەکانمان دەکات ببنە دۆستی کتێب خوێندنەوە.